جان شاری پاشای کور باجری خوش میرا دلالی سیواسور اوان دوز جانا جان شاری پاشای کور باجری خوش میرا دلالی سیواسور بیروت که تگازی خرندی یارامن بیروت که تگازی خرندی یارامن گورگو هندیرین نوبدارن لدور گورگو هندیرین نوبدارن لدور گەشتی بەرنامەی ئەم جارەمان لە شارێکی دێرین و شارێکی مێژووی باشووری کوردستانە ئەو شارەی کە سەرچاوی ڕۆشنبیری و هونەری کوردستانە شاری بەڕێوەبردن و جێگە و پێگەی زۆرێک لە دەسەڵاتدارەکانی کوردستان بووە چی دەسەڵاتە ناوخۆیەکان یاخود دەسەڵاتی بێگانەکان و داگیرکەرەکانیش ئەویش بەو پێی جوگرافیا وەڵکەوتەی ئەم شارە سەخت و دژوار بووە باشترین شوێنش بۆ بەرگریکردن و مانەوەی دەسەڵاتەکان ئەیگەلی هەڤاڵا ڕەوان دوزێ ببینە برچی من و باخن بەحەشتێک شرینە ئەیگەلی هەڤاڵا ڕەوان دوزێ ببینە برچی من و باخن بەحەشتێک شرینە کانیک و سیلاڤە ئەبژیر و هنگینە کانیک و سیلاڤە ئەبژیر و هنگینە هاوینگە هەلواری بەحەشتێک شرینە هاوینگە هەلواری بەحەشتێک شرینە سڵاو بینەرانی بەڕێز زۆربەمان ناوی ڕەواندزمان بیستووە بەڵام لەوانەیە لە دوورەوە ئەم ڕەواندزە مێژوێکی دێرینی هەیە لە ڕووی شۆڕژگێڕی هونەری ڕۆشنبیری بەیەکەوە دەچینە ڕەواندز بزانین لەوێ چ باسە باس و خواسێک دەکەین لەسەر کۆی کایەکانی ڕەواندز با بەیەکەوە بچین بۆ ڕەواندز ڕەواندز یەکێکە لە شارەکانی باشووری کوردستان و لە ئێسەدا لەسەر دەوڵەتی عێراق و سەر بە هەرێمی کوردستانە و لە هەرێمیش سەر بە پارێزگای هەولێرە قەزایەکە لەسەر ئەو پارێزگایە لە ناوچەیەکی شاخاوی سەرنجڕاکێش هەڵکەوتۆ و بە چیا دەوردراوە و کەوتۆتە سەر دوو دۆڵ بەری ڕۆژهەڵاتی خەرەندە و بەری ڕۆژئاواشی خارە ڕەشە ڕەواندز 1600 مەتر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە و بە دووری 105 کیلۆمەتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر لەسەر بازنی پانی 36 و باکووری هێڵی یەکسانی و هێڵی درێژی 33 و 44 و ئاوهەوای ڕەواندز دەکەوێتە ئاوهەوای ناوچەی دەریای ناوەڕاست و کە بە زستانان ساردە و بەفروبارانێکی زۆری لێدەبارێت و شەوانی هاوینان شەماڵێکی فێنکی هەیە و ڕۆژانیشی مامناوەند و گەرمە ناوی ڕەواندز زۆرێک لێکۆڵینەوەی خوێندنەوەی بۆ کراوە ئەوەشی کە تا ئێستا ڕوون بۆتەوە زیاتر بازدەوە دەکرێت دەڵێن ڕەواندز شوێنێکی حەوانەوەی ڕەوەندەکان بۆ و قەڵای ڕەوەندان یان واتای قەڵای پۆڵاین دێت چونکە شوێنێکی شاخاوی و سەخت و بەرزە لەلایەکی ترەوە دەڵێن بە واتای نێوان دوو زێدێت بەپێی سەرچاوە مێژوویەکان ئەم شارە لە سەردەمی ئۆراتویەکاندا بنیادنراوە لە هەزارەی یەکەمی پێشدایندا و پایتەختی دەوڵەتی مەساسیر بووە کاتێک لە ساڵی 1970 زانی میر محەممەد کە بە پاشای گەورە ناسراوە ڕەواندزی کردوتە پایتەخت و ئەمە جگەلەوەی لە ساڵی 1645دا لە سەردەستی ئۆغربەجی گەورەش کراوەتە پایتەخت بەو پێش بێت ڕەواندز زۆر لە پێشدا پایتەختی نەوەکانی میر کەوڵۆز بووە میرنشینی سۆران کە تا ساڵی 1936 زانی بەردەوام بووە ئەو ماوەیە بە سەردەمی زێڕینی ئەم شارە دادەنرێت لەو سەردەمەدا بۆتە ناوەندێکی بەهێزی بازرگانی و زانست و زانیاری میر محەممەد زۆر قەڵای دروست کردەوە وەک قەڵای ئیچقەڵا و قەڵای ئاکۆیان و قەڵای بێجان و قەڵای کەلەکین و قەڵای سیدەکان هەروەها ژمارەیەک پردیشی دروست کردەوە وەک پردی کاولۆکان و خەلکان و وارەکۆن و بەرسەسیرین و چۆمەرخین و ئۆمەراوا و زۆری تریش کە زۆرێک لەو قەڵاو پردانە تا ئێستا ماونەتەوە زۆرەکیشیان وێران بوون هەر ئەو میر محەممەدە لە گەڕێکی کاولکان کارگەیەکی دروستکردنی شیر و خەنجەر و تفەنگ و گول لە تۆپ و تۆپی دامەزراندەوە و
کە لە ژێر فەرمانی وەستا ڕەجەبدا بووە کە یەکێک لە تۆپەکان لە پارچێکی نزیک قایم قامەتی ئەو قەزایە دانراوە و بە تۆپەکەی وەستا ڕەجەب ناسراوە. بەڵام بەهاتنی دەوڵەتی عوسمانی و داگیرکردنی ناوچەکە ئەو میرنشینە نامێنێت و دەکەوێتە ژێر سوڵتە و دەسەڵاتی ئەو دەوڵەتەوە. لە ساڵی 1916دا ڕووسەکان ئەم شارەیان داگیر کردو و سووتاندویانە. لە ساڵی 1970دا ئینگلیزەکان هاتوونەتە ڕەواندز. ڕەواندز لە سەردەمی دەوڵەتی عوسمانیدا لە ساڵی 1960دا کراوەتە قەزا و دوای دامەزراندی حکوومەتی عێراقیش لە ساڵی 1923دا بە فەرمی دەکرێتەوە بە قەزا و ئەو کاتە ژمارەی دانیشتوانی 10,000 کەس بووە و سنووری کارگێڕی ناحەکانی هەریر و باڵک و برادۆست و شێروان بووە. بەڵام هەر حکوومەتی عێراقی لە ساڵی 1970دا دەسەڵاتی کارگێڕی قەزایی لێوەرگرتوێتەوە و کردوێتەوە بە ناحیە تا ساڵی 2008 حکوومەتی هەرێم دەیکاتەوە بە قەزا. یەکێک لە لایەنی مێژوویی ئەم شارە بریتە لە لایەنی ڕۆشنبیری وەکو مێژوو. هەڵبەتە لایەنی ڕۆشنبیری لەم شارەدا مێژوێکی دوور و درێژی هەیە. دەتوانین ڕەگە سەرەتاییەکانی ئەم لایەنە ڕۆشنبیریە بۆ کۆمەڵێک هۆکار بۆ مێژوێکی دێرین بگەڕێنینەوە، بە تایبەتی پێش ڕەواندز ببیت بە پایتەختی میرانی سۆران 600 ساڵ بەر لە ئێستا چەندین مەدرسەی هەبووە بەپێی ئەو دەست و خەتانەی کە لە دار سەدام للمەختوتات پارێزراون و بەڕێز محەممەد علی قەرەداغی باسی کۆمەڵێک مەدرسە دەکات لە ڕەواندز هەبووینە. دوای ئەوەش کە مێژووی میرانی سۆران تەواوی ئەو میرانە باز دەکات کە لە ڕەواندز ژیاون، بە تایبەتی کۆمەڵێک میر کە ڕاستەخۆ لە ڕەواندز وەکو فەرمانڕەوا حکمیان کردی و ئێرە پایتەختی میرانی سۆران بووە. هەڵبەتە ئەمەش دەبێتە قەوارەیەکی گرنگی ڕۆشنبیری و کۆبوونەوەی کۆمەڵێک کەس، بە تایبەتی بەشێک لە لایەنە ڕۆشنبیریەکان پیاوانی ئاینی بوونە. ئیتر لێرە کتێبخانەی گشتی هەبوو و کۆمەڵێک مامۆسای ناودار وەکو مەلا عومەر ئەفەندی و مەلا ئەسعەد خەیلانی و ئەمانە کۆمەڵێک خوێندەواری تایبەت بوونە، هەروەها کتێبخانەشیان هەبووە. بەر لەم مێژوەش لە سەرەتای پێش سەرەتای سەدەی 20 واتە کۆتایی سەدەی 18 لە ڕەواندز مەکتەبی منداڵان و مەکتەبی ڕژدی هەبووە. هەڵبەتە ئەمەش لە بەپێی ساڵنامەکانی دەوڵەتی عوسمانی کە زیاد لە 4 ساڵنامە لە یەکێک لە لاپەڕەکانی گۆڤاری هەولێر بڵاو کراوەتەوە. لەوێ باسی چەندین مەکتەبی منداڵانی ڕژدیە لە ڕەواندز دەکات تا 1906 و 1912. ئیتر دوای ڕوخانی ڕەواندز لە ساڵی 1916 لەلایەن ڕووسەکانەوە سووتێنرا، دوای دامەزرانی دەوڵەتی عێراق و هاتنی سەید تەها نەهەری و بە تایبەتیش حوسێن حوزنی موکریانی کە چاپخانەیەک لە ساڵی 1925 بۆ 26 دامەزرێنێ، واتە لە 26ەوە بۆ ساڵی 1932 گۆڤاری زاری کرمانجی دەردەکا 24 ژمارەی لێ دەرچووە. سەرەڕا ئەوەش کۆمەڵێک کتێب یەکەم گۆڤار بەڵێ یەکە لە گۆڤارە یەکەمەکانی کوردستانی باشووریش. هەڵبەتە لە پەراوێزی ئەم هاتنی حوسێن حوزنی موکریانیە لایەنێکی ڕۆشنبیری بەهێز دەبیندرێت لەم شارە، بە تایبەتی پێش هاتنی حوسێن حوزنی موکریانی دکتۆر کەمال مەزهەر لە کتێبەکەی خۆی لە چەند لاپەڕەیەک لە مێژووی گەلی کووردا باسی هەواڵێکی سەیر لە ڕۆژنامەی زەورا دەکا کە بە زمانی تورکی و عەرەبی لە بەغدا دەرچووە. ئەم ڕۆژنامەیە هەواڵێکی زۆر سەیر بڵاو دەکاتەوە. لەناو هەواڵەکە لە ساڵی 1970 لەو هەواڵەدا دەڵێ 29 کەس کڕیاری زەوران لەم شارەدا. ئەمە بۆ زیاتر لە سەدەیەک نزیکەی سەدە و نیوێک کەم نییە بۆ ئەم شارە. هەڵبەتە بیرۆڕای دکتۆر کەمال مەزەر وەکو مێژوونووسێکی گەورەی کورد دەڵێ سەرەتایی ناوەندی ڕووناکبیری ئەم شارە لەوێوە دەست پێیەکە. سەرەڕا ئێوەش دەڵێ هۆکاری دووەم بۆ ئەم لایەنە ڕۆشنبیریە لەو شارە حوسێن حوزنی موکریانی ڕاکێشاوەتەوە ڕەواندز کە هۆکار بووە. هەرچەندە کۆمەڵێک هۆکاری دی هەنە بۆ هاتنی حوسێن حوزنی موکریانی بۆ ڕەواندز، وەکو کەرستەیەکی گەورەی لایەنی مێژووی میرانی سۆران لێرە داماوە توانیوێتی سوود لێ وەربگری و ببیکات بە کتێب. هەروە خودی سەید تەهاش هۆکار بۆ بۆی ئەم پیاوە ڕابچێشتێرە. بۆیە هاتنی ئەم پیاوە بۆ ئەم شارە پەیوەندیەکی ڕۆحی و پەیوەندیەکی ڕۆشنبیری لەگەڵ ئەم شارە دروست دەکات، بە تایبەتی لەوەی کە ئەم پیاوە لە زۆر شوێن ئاماژە بە کەسایەتیەکانی ڕەواندز دەکات، تەنانەت کەسایەتی وەکو ئەمین ڕەواندزی و هەروەها کەسایەتی کۆمەڵێک کەسایەتی دیکەی ئەم شارە
بە سوپاسەوە باسییان دەکا کە هاوکار بوونە لە سەرخستنی پرۆژە ڕۆشنبیریەکەی یان بڵێن ئەو پەیامەی کە هەی بووە بۆ نمونە لە یەکێک لە ژمارەکان باسی وتارێک دەنووسێ بە ناوی منەتدارێکی ئاشکرا لەو وتارەدا باسی هەوڵی کۆمەڵێک ڕۆشنبیر خواز دەکە یان بڵێن ئەوانەیە کە دۆستی ڕۆشنبیرانن دۆستی کتێب و خوێندنەوەن یەک لەوانە ئەمین ڕواندزی 100 ڕوپیەی داوە لە کۆی 170 ڕوپیە بۆ ئەوەی پیتەکانی پێچاپ بکە کە پێشتر لە کار کەوتون و چەند ژمارەیەک وەستاوە حوسێن حوزنی موکریانی ئەمە پەیوەندیەکی ڕۆشنبیری بەهێزە لە نێوان ئەم دوو بڵێن حوسێن حوزنی موکریانی ئەم شارە هەڵبەتە کۆمەڵێک هۆکار هەیە بۆی ئەم شارە وەکو مێژووی میرانی سۆران بۆ میرانی سۆران هەڵبژێردراوە وەکو پایتەخت یەکێک لە هۆکارانە دەتوانین بڵێن ڕواندز مێژوویەکی زۆر دێرینی هەیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئۆراتۆریەکان زۆر پێش زاین ئەم شارە بوونی هەبووە واتە شارێکە لە ڕووی مێژوویەوە کۆنترا خاڵی دیکە دەتوانین بڵێن هەڵکەوتی ئەم شارە هەڵکەوتێکی شاخاوی و سەختە بە تایبەتی بۆ ئەو کاتیش ئەم خاڵە زۆر گرنگ بووە میرانی سۆران بۆ پارێزگاری لە خۆکردنیان بۆ مانەوەی خۆیان بۆ ئەوەی بتوانن تەواوی ئەو سنوورانەی دەوروبەر کۆنتترۆل بکەن ئەم شارە هۆکارێک بۆ هەڵبژاردنیان وەکو پایتەخت سەرڕای ئەوەش ڕواندز کەوتۆتە سەر سنووری نێوان دەسەڵاتی عوسمانی و سەفەویەکان نزیک بووە لەوان مەبەستم خودی شارەکە نیە بەڵکە سنووری جوگرافی شارەکەیە بۆیە سەرڕەوەی جوانی سروشتی ناوچەکە لەگەڵ ئەوەش کە سەرچاوی ئاوی خواردنەوە و یان پشت پێبەستن ئاو لە ناو خودی شارەکەدا بۆیە ئەمانە کۆمەڵێک کۆکارین دەکرێت بڵێن هەڵبەتە خەرندەکە لەبەر ئەوەی دۆڵێکی قوڵە وەکو قەڵایەکی پۆڵین وایە کە یەکێک لە لێکدانەوەکانی ناوی ڕەواندزیش پەیوەندی بەو قەڵا پۆڵینەوە هەیە واتە بەو دوو دۆڵانەوە هەیە کە هەیەی ئەمە لە ڕووی سەربازیەوە بایەخێکی گرنگی هەیە خەڵکی دیکە هەبووە کتێبخانەی ئەهلی کردێتەوە لە ساڵی چلووسیا بۆ یەکەم زار لێرە کتێبخانەی ئەهلی کراوەتەوە عەلی مەکتەبە و واسەبریە فەندی دوو کەس بینە کتێبخانیان کردێتەوە لەو کاتە بەناوی سەرکەوتن دواتر لەسەر ڕاستپاردەی پیرەمێردی شاحر ئەو کتێبخانەکان ناوناوە پێشکەوتن یعنی پێشنیاری ئەو بووە کە لە سەرکەوتن ناوەکان کردێتە پێشکەوتن دواتر ئەو کتێبخانەیە کە ئێستا لە ڕاوەستاوین ئەمە لە ساڵی 65 حکوومەت دروستی کردووە کە کتێبخانەی گشتیەوە یەکێکە لە کتێبخانە هەرە گەورەکانی ناوچەکە کە ئەمەش بۆ خۆی پێگە و شوێنی تایبەتی هەبووە لە حرەکەی سەقافی لە ناوچەکەیە پاشان کەسایەتی دیکەی دیکە زۆر کە گەڕیدە بوونە کە خەڵکی بیانی بۆ هاتووە لێرانە وەکو هامڵتۆن ئەو کات هاتووە ڕێی ئاجی ئۆمەران تاوەکو هەولێری دروست کردووە تەسیری زۆری هەبوو لەسەر کرانەوەی بیری خەڵک لێرانە هەروەها تورکەکان وەزدەمیریان ناردووە ئەندازیارێکی ڕێگاوبان بووە ڕێگابان بۆ خۆی لە ئەنگلیز نردویانە بڵێ بە ئەسڵ پێوان نیوزیلەندی بووە بەڵام لەوێ ناسنامەی بەریتانیشە بووە هاتووە لەرە ئەو خەتەی ئەو زادەیەکە کێشاویەتی بۆ یەکەم زار لە حاجی ئۆمەرانەوە بۆ هەولێر کە بەڕێی هامڵتۆن نەچراوە لەو ناوچەیە بووە زیارەتە هەموو شوی لەگەر حوسێن عوزنی و لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیە هەبووە ئۆزدەمیر تورکەکان نردویانە لێرە بووەوە پاشان کاپتن های و کێرکۆوانە هەمووی بە دەوری خۆیان جۆرێک لە جۆرەکان تەسیریان هەبوو لەسەر خەڵکەکە هەرچەند ئەگەر ئەگەڕانوان بۆ کاری خۆشیان هاتبوو بن دواتر خەڵکیێکی دیکەش هەلێرا بۆ خۆی ڕاندز خۆشی شارێ بۆ بەردەوام کراوە بووە لە ڕووی ڕۆشنبیری بەڵێ بۆ خۆی شارێک بووە پێگەیەکی هەبووە بە حکمی ئەوەی پێشتر پایتەخت بووە بازارێکی هەبووە تاکە بازار بووە لە هەموو ناوچەکەی خەڵکی لە هەموو ناوچەکانەوە هاتوتە ئێرە مرکز بووە بۆ توجارەت بۆ خوێندەواری بۆ مەدارسی ئاینی بۆ هەموو ئەمانە سنتەر بووە ینی لە هەولێر بێ خوارێ تاکە شوێن تاکە شار کە سوقت و سەرنجی هەبوو بێ ڕواندز بووە. هەرچی سنووری ئێستای ئەو شارەیە بریتیە لە سنووری ناحەی وەرتێ و کە لە ڕۆژهەڵاتیەوە تا دەگاتە سنووری قەزای چۆمان و لە لای باکووری سنووری قەزای سۆران کە هاوسنوور و نزیکترین ئاوادانیە لە ڕواندز ئیشقەڵا کە قەڵای پاشای گەورەیە بۆتە سنووری نێوان باژێڕەوانی ئەو دوو قەزایە لە ڕۆژهەڵاتی باشووریشەوە دۆڵی ئاکۆیان و زینجیرەچیای ئاراسن درێژ دەبێتەوە بۆ سنووری قەزای ڕانیە لە باشووریشەوە زینجیرە چیای ئارموش و مێرک و کۆڕەکە کە دەوریان داوە تا دەگاتە سنووری ناحەی خەلیفان
تێگڕای ڕوبەری ڕەواندز 809 کیلۆمەتر دووجای و ئەو دۆڵ و ناوچانەی کەسەر بەو قەزایەن بریتین لە دۆڵی ئاکۆیان و دۆڵی خانەقا و دۆڵی مەنجەڵ. ڕوبەری ڕەواندز 25511 دۆنم زەوی و 20707 دۆنم زەوی بەراویانەیە. تێگڕای ژمارەی خێزانەکانی قەزای ڕەواندز 2360 خێزانە و 12500 سەر خێزانیشن. ئەم ژمارەیە تەنها سنتەری قەزاکەیە. قەزاکە زیاتر لە 13 گەڕک پێگاتووە و وە 42 گوند سەر بەو قەزایەن. کۆی دانیشتوانی سنوورەکە بریتە لە 30,000 کە زیاتر و لە هەڵبژاردنەکانی ساڵی 2014دا 11368 دەنگدەریانە بووە. لە سەردەمی میرنشینەکانەوە تا ئێستا ئەم قەزایە 7 متەسەڕیف و قایمقام و بەڕێوەبەری ناحەیە بووە کە هەمویان خزمەتیان بەو شارە کردووە. لە ڕووی پەروەردەیەوە لە ئێستادا 72 خوێندنگای بنەڕەتی و دواناوەندی تێدایە. 17 خوێندنگایان لە سنتەری قەزاکەدان و 4 باخچەی ساوایانیشانەیە. ئەمە جگە لە پەیمانگای هونەرە جوانەکان کە لە ساڵی 2010 دامەزراوە. لە ئێستاشدا 7195 قوتابی و خوێندکاریانەیە و کە 3750 کوڕ و 3440 کچن. 725 مامۆستایان هەیە کە 382 ڕەگەزینێرینەن و 343 مامۆستاشیان ڕەگەزیمێن. کۆنترین بینای پەروەردەش ئامادەی ڕەواندزە کە لەلایەن پاشای گەورەوە دروستکراوە. ئەم قەزایە کۆی فەرمانگەکانی میری تێدایە کە خۆی لە 28 فەرمانگە دەبینێتەوە و 13 بنکەی تەندروستی و 1 مەڵبەندی تەندروستی تێدا. حقەتەن ڕەواندوز ساڵی نەوەتەکان بڵێن بەشێک لەبەرەوەی کە بزوتنەوە ڕزگاری خوازی کوردی لە ڕەواندوز هەمیشە ڕەواندوز لان کەچی شۆڕژ بووە و شوێنێک بووە کە بەردەوام پێشمەرگێت تێدا بووە. لەسەرەوە ساسی وەکو پێویست خزمەت گوزاری نەگەیشتی یا وەکو پێویست خزمەت نەکراوە. ڕژیمیش هەمیشە کار لەسەر ئەوەی کردێ کە ڕەواندوز هەر بسرێتەوە لەسەر نەخشەی کوردستان و چەندین جاریش هەولیدا کە چەند گەڕەکەچی دیاری ئەو شارێکە گەڕەکی شەی سەلیمیان پێدەگوت ئەو کات ئێستا گەڕەکی نەورۆزە کاری لەسەر کرد کە زیاتر لە 50 خانووشان بە شۆفەری تێکدا. چەند جار ڕەواندوز مەسەن بە تەواوی تێک درا و جارچی دیکە ئاوادان کرێتەوە. لەسەرەوە ساسا ساڵی نەوەتەکان کە ئێمە هاتوونە ڕەواندوز جارشتێک ڕەواندوز وەکو پێویست هیچ خزمەت گوزاریەکی نەبوو. لە هەمان کاتی ڕژێم بە ئەنقەست وای دروست کرد بوو کە گەڕەکەکانی ڕێک نەیەخست و بۆ هیچ خزمەت گوزاریەک نەگەت هیچ شوێنێک. هەڵکەوتێ جغرافیای ڕەواندزش وا هەڵکەوتێ و بەرزی نەزمیە کە هەیتی ئەو شوێنە شاخاویە کە هەیتی خزمەت گوزاری زۆر بە ئەستەم ئەیگەیشتی. خاستن ڕژێمش کاری لەسەر کرد کە کۆڵانەکانی ئەوەندە تەسکوای دروست کرد بوو کە هیچ خزمەت گوزاریەکی نەگاتێ. ئەوەی کە ئێمە کردمان دوای و شارەوانی کردویتی لە سەرەتا ئیش لەسەر ئەوەی کرا کە جارێکی کە نەخشەیەکی بنەڕەتی بۆ ڕەواندزدا بندرێت و نەخشە تەفسیلی بۆ هەموو گەڕەکان دابندرێت بۆی بتوانن زۆرترینی خزمەت گوزاریەکان بگاتە گەڕەکان. ممچینە لە ئاستمۆی ئێمە نەبووبی بەڵام بەشێکی بۆ جێبەجێ کرا. ساڵی ئەتوان برم ساڵەکان نەوەدەکان سێ گەڕەکی سەرەکیمان ڕەواندز زیاتر نەبوو. گەڕەکی ژیری، گەڕەکی ژووری، گەڕەکی گەردەگەرد، گەڕەکی کانیەقوڕ و مێگریش کاکە 5 گەڕک. بەڵام ئێستا زیاتر لە 20 گەڕەکێکمان هەیە لە ڕەواندز. فراوان کە هەر بۆ مەسەن دەتوانم بگرم زۆر دوورنا هەر ئەو 3 ساڵ پێش ئێستا زیاتر لە 350 خانوو بەس نیشتە جێبوون لە وەبەرهێنان دروستی کردیا. جگەلەوەی زیاتر لە 500 زەوی دابش کرا بەسەر کرێنچیەکان کە هەمویان ئێستا بوویتە خانوو و گەڕەکەی نوێک مەسەن گەڕەکی شەهیدان دروست کرا. و لە هەمان کاتیش دوای ئەوەی کە شەڕی ناوخۆ حقەتەن لە سنووری دۆڵی ئاکۆیان زۆر بوو خەڵکەکە گوندەکان جارێکی دیکە لەوێ جیان هێشت هاتی ناو شاری و لەژ ناو شاری چەند گەڕەکێکی نوێک وەکو گەڕەکی نەورۆز و ڕاپەڕین و زانیاری دروست بڵێ. وای گەر بێمە بمەژوو بگەڕێنەوە هەلە سەردەمی عوسمانیەکان ڕەواندوز شوێنی دەیان کەسایەتی و ڕۆشنبیر و هونەرمەند و کڵەپیاوانی ناوداری کورد بووە. ئەو ڕژێمێک لە دوایەکەکان دائیمەن هەوڵی ئەویان داوەکەوە ڕەواندوز و دەوروبەری نەناوبەرن. بەڵام ڕەواندوز و دەوروبەری هەردەم و ورە و پشتیوانێکی بەهێزی شۆڕەشەکان یەک لە دوایەکی کوردی بوونە. لە ساڵی 21 کراوەتە قەزا لە ساڵی 80 لەلایەن ڕژیمی بەعسەوە دیسان بوویتە قەزایەکی مۆخڵەق مەحدۆر ئیداری. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە چونکو دایمەن ڕەواندوز و خەڵکی دەوروبەری ڕەواندوزای من خوێنی کوردایەتی لە جەسە و لە لەشیاندا هەبووە. بەوە
ڕژیمی بەعز بیری لەوە کردەوە کەوا بیکاتە ئیدارەیەکی مۆغڵق بۆ ئەوەی کۆسپێک لە بۆ ئەو خەڵکە بێنتە پێش بەڵام هەم سەرکەوتو نەبوو دواتر هەر بڕیاریدا بیکاتەوە ناحیا بەڵام لە 2008 لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێکی حەکیمانە کراوە قەزای ڕەواندز بڵێ من بدایەتی شارەتێکم پێدا ئەگەر بێت و باس لەو شۆڕەشانە بکەین کەەوە خەڵکی ڕەواندز بە ژیانیان تێکردووە پشتی بەر شێر خەڵکی ڕەواندز دەکەوێت لە ڕووی شەهیدەوە شەهیدێکی یەکجار زۆریان داوە چەندین جار ڕژیمی بەعس هەوڵی ئەوەی داوەکەوە ئەو شوێنە نەهێڵی لە وجودا مەحی بکاتەوە بەڵام نەیتوانیوە لەبەرەوەی خەڵکی ڕەواندز هیچ کاتێکدا چۆکیان دانەناوە بەرامبەر بە دژمنەکان بەڵکو بەعکسەوە دائیمەن چۆکیان بە دژمن ناوە لە ساڵانی هەشتا مزاهرەیەک پێم وایە لێرە کرا بوو بەڵام دقیق نازانم چ ساڵ بووە پێم وایە 1970 بووە یعنی لەو کاتەدا ڕژیمی بەعس لەو پەڕی هێزدا بووە توانیان خەڵکی ڕەواندز لێرە مزاهرەیەک بکەن و بەعس لە ڕەواندز بۆ دەربخەن و دەریان بکەن و هەرچی ئیدارەی بەعس لێرە هەبووە دەریان خستووە و لێرە لەو مزاهرەیە چەندین کەسی لێرە شەهید کران و ئەگەر بگەڕێنەوە بۆ وەرتێشە سەر بە قەزای ڕەواندوزە لەوێش ڕژیمی بەعس بەوە ڕانەوەسە بەڵکو تۆپ و دەتوانین وەرتێ لە یەکێک لە جێنۆسایتەکان ئێمە بکەین وەرتێ و قەزای ڕەواندوز ڕژیمی بەعس جگە لەوەی ینی بە تەیارە و بە کیمیاش ئەو شوێنانەی بردومان کردەوە بەڵام خەڵکەکە هەردەم دائیمەن گورە و هێزێکی بەقەوت بوونە لە بۆ شۆڕەشەکان یەک لە دوایە وەکو ژیانی گوزەرانی خەڵک لێرە زیاتر بە کاری مەڕدارەتی و کوشکاڵی سەرقاڵن وەکو تەبیعەتی بەڕاستی تەبیعەتێکی زۆر خۆشیان هەیە لە هەموو مەراحلەکانی ژیان خەڵکی ڕەواندوز ژیایە ینی تۆ لە ناخۆشی لە خۆشی ئێستاش تۆ ببینە خەڵکانێکی زۆر لە وەسەتی عێراقەوە با بڵێن فەلوجەیە مووسڵە تکریتە ڕیان لێرە کردووە خەڵکی شنگاڵی ینی تۆ ئەگەر بێ مێژوو بگەڕێ مێژوو عەکس بیتەوە پێشتر پێم وایە لە سەردەمی میرنیشی ڕەواندزیەکان هێرشەکان کردووە سەر ئێزیزیەکان لە شنگال بەڵام ئێستا مێژوو لێرە عەکس بیتەوە جوانتر بووە خەڵکی ڕەواندز لێرە دەچێتە شنگال بەرگری لە خەڵکی ئێزیزەکە و شەهیدیش دەبێت لەوێ بەڕاستیەوە شتێکی زۆر جوانە ئەو خەڵکانی کەوا ڕویان لێرە کردووە تەعاملێکی زۆر باشن هەرچەندە ئێمە وەکو ئیدارە فەرق لە بینی هیچ نەتەوەیەک و ئاینێک و مەزاهبێک ناکەین بەڵام خەڵکەکەش خودی خۆیان یعنی ماڵیان والا کردێ لە بۆ ئەو خەڵکانێکەوە ئاوارە بوونە لێرە تەبیعەتێکی زۆر باشیان هەیە هەستی کوردایەتیان زۆر بەرزە یعنی بە ڕۆحێکی قەومی کوردایەتیەکی سەرف لێرە تعامل لەگەڵ یەکتر و لەگەڵ بەرامبەری خۆشیان دەکەن دائیمەن سوورەتێکی جوانی کوردی پیشانی غەیری کوردی غەیری مەزاهبەکانی تر دەدەن بەڵام بەسەراحەت بەنسبەت ڕەواندز مەڵبەندێکی ڕۆشنبیری و پێشکەوتووە ئاستی زانستی نەک ئێستا پێشتریش و زەمان ئەو کاتانەی کە قوتابخانە لە زۆرێک لە شوێنەکان نەبوونە لە ڕەواندزدا هەبووە و ساڵ بە ساڵ من هەستەکەم ئاستی زانستیەکان باشتر ئەبی خەڵک زیاتر بەرەو خوێندن دێ نمونەی ئەوەش زۆربوونی قوتابخانەکانە زۆربوونی خوێندکار و قوتابیانمانە لە قوتابخانەکان و خەڵک بەپیر بەبانگ خوێندنەوە دێ بۆ نمونە هەر لە ئەزمموی دەرەچەوە هەژمار بکەی خەڵکانێکی زۆر حەزەکەن بێنە بەر ئەو خوێنی خێرا لە زۆر شوێنەکان نییە لە ڕەواندز هەیە خەڵکانێکی زۆریش تامەزرۆی خوێندن و خەڵکانێک پێگەیشتونە کە توانیتیان بە خلالی چەند ساڵێک بتوانن ئامادەیەکەش تۆ ئامادەیش تەواو بکەن هەل بیناغەکەشیان لە خوێنی خێراوە دەستی پێکردیا جا بەسەراحەت مامۆستایان زۆر تامەزرۆی پێگەیاندنن لەو ناحیەوە لەو ڕووەوە ئەوەی کە ئێستا ملاحەزە لێ ئەەکەین و ئەوەی کە لە ڕابردوش ئیشان لەسەر کردین نسبەی ترک لە بەجێهێشتنی تەڵەبە قوتابی یان خوێندکار لە قوتابخانەکانمان زۆر کەمە ئەوە نمونەی ئەوەیە بانگەوازی بەرەو خوێندن زۆر زیاترە یعنی ڕەوزەکانمان وەلەو بەداخەوەی تا ئێستامە لە سنتەری قەزات کە چار ڕەوزەمان هەنا دووانیان هەر بەکرێ ینی بەکرێک بینایەمان نییە وەکو بینایە بەڵام لەگەل ئەوەشدا توانایە بەسەرحەت هەل لە بناغەوە ئەوانەی کە ڕەوزە تەواوەکەن باکچە تەواوەکەن کاتێک کە ئەگەنە پۆلیەکی سەرەتایی ئاستی زانستیان جیاوازە لەگەر تەڵەبەکانی دیکە
لۆیە لەوانەیە هەموو کەسێکیش دەرفەت و مەجای ئەوەی نەبی کە مناڵەکانیان بنێنە ڕەوزەیان لە بۆیان نەڕەکسێ ویان بابرێم هەر حەزەکەن لە یەکی سەرەتاییەوە یەکی بنەڕەتیەوە دەست پێ بکەن بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک کە ئەگەنە قوتابخانە زۆر بە جوانی بەڕێکی ئیشەکان ئەکرێت. ئێستا بۆ نمونە لە خلالی سەردانمان لە بۆ قوتابخانەکان هەستێکی زۆر جوان لە قوتابیە بنەڕەتیەکانی پۆلیەکی بنەڕەتیدا هەیە. هەتا لە ئێستا کە فترەی ئیمتحاناتەوە لەوانەیە لە زۆرێک لە قوتابخانەکان دەوام نەبی ئەگە سەردانی قوتابخانەکانی مەوکەی دوای ئیمتحانات پۆلی 1 و 2 سەرەتایی دێنەوە مامۆستایان ئامادەن دەرسیان پێ بڵێنەوە مراجعی دەرسەکانەکەن و پێداچوونەوەی بابەتەکانەکەن و لەگەڵیاندانە ئەوەیە نمونەیەکە لە هەستی پێگەیاندن لە لای مامۆستایان کە تا چەند حەزەکە قوتابی فێرکا وە قوتابیش چەند حەزەکە فێر ببی. خۆزگە ئەخوازین لە کوردستان بینای کرێ نەبینی، خۆزگە ئەخوازین لە کوردستان بینای 2 دەوامی و 3 دەوامی نەبینی. ئەلحەمدولیلا کامە بینای 3 دەوامیمان نییە. بینای 2 دەوامیمان هەیە کە مەسائل لەگەری دەوامەکە بەڵام ئەوە ناکاتە 3 دەوامی. بەنسبەت بینای کرێوەکو جەنابەت پرسیارت کرد ئەمە تەنها 3 بینامان هەیە کە بینای بکرێە. یەکەچیان زۆر بەخش ئەلحەمدولیلا و یەکەچیان لەوانەیە لە بۆ ساڵی دادێ بینای ئەوە لە بۆ دروستەکرێ مەکتەبی نیگا هەیە لە گوندی بێلینگر لە لای جوندیان لەوەیە کە بینایەکە احتیمالە لەبەر ئەو بارزور و فێستای کوردستان درەنجی تێکەوت لە ئیسیلامکردن و لە ئیشەکان ئیشەش کەمیش تێدامایە تەمە ناکوازین ئینشاڵڵا لەو چەند مانگە تەواوی ئەمینێتەوە 2 بینایەمان بکرێ ئەویش بینایەی ڕەوزەنە باکچەی ساوایانە. بنسبەت ئەمە ئەکسەری مامۆستاکان یعنی نیشتەجێی ڕواندن بە تایبەتی لە سنتەری قەزا ئەمە بە ژمارەی مامۆستایان ئەگەر لێک دەینەوە ژمارەیەکی عەدەدێکی مامۆستای باشمان هەیە بەڵام لە ڕووی اختصاسیەوە هەندێک پێویستیمان بە هەندێک اختصاسە کە لەوانەیە لە ناو مامۆستایانی ئێرە ئیکتیفای ئەو حەزمە نەکاتن و نسبەی زیاترمان مامۆستای کۆجەیە بە سەراحەت ئەگەر ڕاستمان بڵێ لەوانەیە بە نسبەت گوندەکان لە نمونەی سنووری ناحیە وەرتێ لێک دەینەوە مامۆستای هەولێری تێدایە مامۆستای خەڵکی ڕواندشی تێدایە کە بەڵام خەڵکی خۆجەی لەوێ مەجموع خەڵکێکی کەمتر جارێ هاتە سەر قەزای ڕواندز لە بواری ڕۆشنبیری و هونەردا شارێکی زۆر لە پێشە و ناو دەنگێکی دیاری لە کوردستاندایە. ساڵی 1925 حسێن حوزنی موکریانی یەکەم چاپخانی زاری کرمانجی هێناوەتە ئەو شارە و ساڵی 1926 گۆڤاری زاری کرمانجی دەرکردووە. لە ساڵی 1943دا عەلی مەکتەبە و سەبری نەجیب کتێبخانەیەک بە ناوی سەرکەوتن دەکەنەوە و ساڵی 1965 کتێبخانەی گشتی لە ڕواندز کراوەتەوە. ساڵی 1970 کۆمەڵی هونەر و وێژەی کوردی تێدا دامەزاوە خزمەتێکی بەرچاوی پێشکەش بە هونەری کوردی کردووە. یەکێک لەو تیپە مۆسیقانش دەوری گەورەی هەبووە تیپی مۆسیقای پاشای گەورەیە. لە ساڵی 2009دا فەرمانگەی ڕۆشنبیری و هونەری لەو شارەدا کراوەتەوە. لە ساڵی 2010دا پەیمانگای هونەرە جوانەکان کراوەتەوە بەشی مۆسیقا و شێوەکاری تێدا کراوەتەوە و لە ئێستادا زیاتر لە 130 خوێندکاریانەیە. ئێمە لە بواری هونەری و ڕۆشنبیری و ڕۆژنامەگەری دەرفەت دەدەینە ڕواندزیەکان با خۆیان لەسەری قسە بکەن چونکە تەنها ئەوان لە مێژووی گرنگی شارەکان بە تایبەت ئەو بوارانە شارەزان. خۆی ڕواندز ناسنامەیەکی ڕۆشنبیری و هونەری شۆڕژێری گەشتیاری شوێنواری هەیە. داگە ئێمە باس لە بواری ڕۆشنبیری هونەریا بکەین دەبێت کەمێک بگەڕێنەوە ڕابردوو چونکە ئەوە بە قۆناغ هاتووە. لەسەرتا ئەگەر وەکو هەمووان دەزانین ئێرە پایتەختی نیشتنی سۆران بووە دوای ئەوەی کە لە 1930 مێر محەممەد بۆتە پاشای ئەو شارە میرنشینەکە لە تەک سوپا و زبەخانە و میعمارسازی و پردووانە گرنگیشی بە بواری خوێندەواریداوە و کاتە مەدرسەی ئاینی بوون دوو لە هەر زانە گەورەکانی ئاینی کە ئیبن و ئادەم و مەلایخەتێنە ئەوانی هێناوەتە ئێرانە کە ئەوانە بەردی بناغەی خوێندەواری بوونە
وەکو بناغێک بۆ ڕۆشنبیری دواتر لە دوای ئەوانەوە مەدرسەی ئاینی دروست بووە مەدرسەی مەلا عەبدولکەریم ئەفەندی و تەجشەی سافی هیرانی ئەوانە هەمویان تەجشەی گەیلانی ئەمانە ڕۆڵیان هەبووە لە دروستکردنی خوێندەواری و ڕۆشنبیری لە ناوچەکە دواتر تورکەکان قوتابخانەی ڕژدەی منداڵانیان کردوێتەوە و هەروەها میری دواتر لە ساڵی لە ساڵی 32 قوتابخانەی فەرمی کردوێتەوە لێرانە کە خەڵک کچ و کوڕی لەو کاتەوە بەبێت جیاوازی ناردەوە بە وەرخوێندن کەمەوەکو سەرەتایەک بەڵام دواتر دوای ڕوخانی بینیشین و ئەو هەیمەنەی ئینگلیز و تورک لە ناوچەکەیە ئەو ململانەیە خەڵکێکی دەرەوە کە هاتووە ئەوانش ڕۆڵ و کاریگەریان هەبووە بۆ نمونە کاتێک کە ئینگلیزەکان سەیتەهای شەمزینیان هێنا کردوێتانە قایم قام لێرە وە لە سەردەمی ئەوە حوسێن حوزنی مکریانی کە چاپخانەیەکی هێناوە لە ئەڵمانیا بۆ حەلب لە حەلبی هێناوەتە ئێرە بەڕاستی وەک چۆن ئەڕێن بەدرخانیەکان ئەگەر بەردی بناغی ڕۆژنامەوانیان لە 1990 لە قاهرە دروست کرد حوسێن حوزنی ڕەنگە دروست بێ ئەگەڵ برین دەرگاکەی بەسەر کوردستانە کردەوە کاتێک کە بۆ یەکەم جار چاپخانەی هێناوەتە ئێرە کتێبی چاپ کردووە بەپێی فەرمانی وزاری وەزارەتی پەروەردە ساڵی 2009-2010 پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز بڕیاریان فەرمانیکردنەوەی بۆ دەرچوو لە ساڵی 2010-2011 ستافی ئیدارەی پەیمانگە هەستاین بەکردنەوەی بەشی موزیک لە پەیمانگەکەمان لە قەزای ڕواندز تێیدا تەنها 21 خوێندکارمان وەرگرت کە لە بەشی مۆسیقا بوون بۆ ساڵی دواتر بەشی شێوەکاریشمان کردو لە ئێستادا دوو بەشمان هەیە بەشی شێوەکاری و بەشی مۆسیقا خۆشبەختانە ئەو ساڵ ژمارەیەک لە قوتابیانی بەشی مۆسیقا ئەوانەی کە لە 2010-2011 وەرگیران ئەم ساڵ تەخەڕوز دەکەن و دەبنە مامۆستا هەڵبەتە خۆتان دەزانن کە ڕواندز وێڕای ئەوەی کە مێژوێکی پرشنگداری لە مەجای هونەر و مەجای ڕۆشنبیری دروست کردووە بەو پێی کە لە نەوەتەکان بەرەو سەرێ با بڵێن لە پاش سقوتی بەغدا ئەوانە بەشێک لە هونەرمەندانی ئێرە چوونە شار چوونە هەولێر چوونە سلێمانی لە شوێنەکانیت کە گیرسانەوە هونەر لە ڕواندز وەردە لە ڕووی کپێچوو کۆمەڵێک هەوڵ هەبوون هەوڵی کۆمەڵی هونەر و وێژەی کە کۆمەڵی خولی مۆسیقای دەکردەوە بەڵام ئەو هەوڵانە بەرتەقای ئەو پارسەنگەی نەدەکرد کە ڕواندز وەکو تاریخەتی بۆیەش پاشکردنەوەی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز توانرا جارێکی دیکە کۆمەڵێک قوتابی و مامۆستا بگەڕێنەوە ڕواندز و تێیدا هونەری مۆسیقا و شێوەکاری بە شێوەیەکی ئەکادمی بخوێندرێت لە ئێستادا جموجۆڵی هونەری لەو شارە جارێککە سەری هەڵداوەتەوە ومێد دەکەین پاشان ساڵی تر شان بەشانی شارەکانی تر بگرە زیاتریش لە ڕووی ئەکادمیەوە بچێتە پێشێ هیوا خوازین لە ساڵانی داهاتوو کە لە ئێستادا پسپۆری باشی ئەکادمی مامۆستامان پەیدا کردو لە بەشی شانۆ هیوادارین کە لە ساڵەکانی داهاتوو بتوانین بەشی شانۆش بکەینەوە بەشی زۆری ئەو مامۆستانەی کە لە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز دەرزەڵێنەوە خەڵکی ئەو دەڤەرن کە دەڵێم ئەو دەڤەرە ڕواندز و سۆران خەڵکی ئەو منتقان و بەشێکیان ئەو مامۆستایە بەڕێزانن کە لە هەولێرەوە دێن لێرە دەرزەڵێنەوە و کۆمەڵێک مامۆستایی باشمان هەیە ئەمانەی کە کاتی خۆی لە تیپی پاشای گەورە بوون وەکو مامۆستا ئامانز غازی و چەتۆ نەورۆز کە ئێستا ڕۆڵی باشە جێڕن لە مەجای هونەر ئەمانە خۆبەخشانە هەفتەی 2 ڕۆژ دێنە پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز دەرز دەڵێنەوە ئەوەی کە جێگای سەرنجە بەداخەوە پاشوی پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز کراوە ساڵێک بەر لە ئەوە بڕیاری ئەوە دەرچوو بوو کە دامەزراندن ڕوو لە کزی بچێت واتە دامەزراندن وەکو جاران نەبێت بۆیەش ئەوانەی کە خەریزی ئەکادمی هونەرە جوانەکانن کۆلیژی هونەرە جوانەکانن کەمتر دادەمەزرێن ئەمەش قەیرانێکی زۆر گەورەی بۆ دروستکردوین ئەو مامۆستایانی کە ئێمە ئێستا قەیرانی مامۆستامان هەیە بەڕاستی بەشی زۆری پشت بە محاضرات وانە بێژی دەبەستین لەوانەی کە مامۆستان لە شوێنی تر هەفتانە 2 ڕۆژ 3 ڕۆژ دێن لێرە دەرزەڵێنەوە قەیرانێکی گەورەی مامۆستامان هەیە ئێستادا جێگای شانازیە کە پەیمانگاکەمان بە شاهدی وەزارەتی پەروەردە و بە شاهدی بەڕێوەبەرایەتی گشتی پەیمانگاکان و مەشقکردن پەیمانگای هونەرە جوانەکانی ڕواندز ساڵانە ڕێژەیەکی زۆر لە قوتابی و خوێندکار تەقدیمی دەکات ڕێژەیەکی زۆر یەکجار کەمیان لێ وەردەگرین بۆ نمونە لە ئەو ساڵی خوێندن لە ساڵی پار با بڵێن زیاتر لە 120 فۆرممان تەوزیع کرد لە بەشی شێوەکاری و بەشی مۆسیقا تەنها 20 خوێندکارمان وەرگرت واتە لە 120 قوتابی تۆ 20 قوتابی وەربگری هەڵبەتە ڕێژەیەکی کەمە بەڵام ڕێژەیەکی پڕ لە ڕووی چۆنیەتەوە ڕێژەیەکی زۆر باشە تێیدا عازفی زۆر باش ینی تەڵەبەیە لێرە وەرگیراوە ئەمساڵ ژەنیارێکی باشە و دەوراتی زۆر باشی بینیوە قوتابی تێدایە ڕەسامێکی زۆر باشە دێت لە خلالی ئەو 5 ساڵە دەیکاتە ئەکادمی کۆمەڵێک شتفێر بووە لە ئێستادا دەیکاتە با بڵێن ئەکادمی
ژنان لە ڕواندز لە پێش پیاوانەوە لە شانە و هوەری گۆرانیدا بەشدار بوون لێرەشدا کاری دەست کارگەی مافری ڕواندز ئەو کارگەی کە بۆتە جێگەی سەرنجی ناوچەکە و هەرێمیش لەبەر ئەوەی جوانترین کاری دەستی تێدا دەکرێت ئەم کارگەیە لە ساڵی 1970دا دەستکراوە بە دروستکردنی و لە ساڵی 1970دا کراوەتەوە بە فەرمی و دەستی بە ئیش کردووە کە لەو کاتەدا زیاتر لە 120 فەرمانبەری هەبووە. لە ڕووی گەشت و گوزاریشەوە ڕواندز ناوچێکی دڵڕفێن و جوانە شار و شاخ و گوند و دۆڵەکان زۆر جوان و سنجڕاکێشە ئەم ناوچەیە بەیەکێک لە جوانترین ناوچی پڕدیمەنی سیحراوی دەژمێردرێت و ئەمە ژوای کردووە کە ساڵانە گەشتیارێکی زۆر ڕوو لەو ناوچانە بکەن ئەو شوێنانەشی کە گرنگن وەکو شوێنی گەشتیاری ناو دەبێن سەر بەو قەزایان بریتین لە جوندیان و بێخاڵ و چایکۆڕک و شەنگلبانە و کە چوار ناوچەی گەشتیاری دیار و گرنگی ئەو قەزایان لە چیای کۆڕک تەلیفرێکەیە کە لە نزیک قەزاکەوە سەر دەکەوێت بۆ چیای کۆڕک کە زیاتر لە 7 کیلۆمەتر دەبێت و گەورەترین تەلیفریکە. باتینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە باتینە کوێستان بۆ گەشتی ئەم ناوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە جوانی جیهانی خوا بەم شوێنە داوە بەڵە بینەرانی بەڕێزێکێک لەو شوێنە گرنگانەی قەزای ڕەواندز شوێنی گەشتیاری چیای کۆڕەکە کە بە تەلەفریک یەیتە سەرەوە بۆ سەر ئەم شاقا چیاکی زۆر بەرزە لێرە شوێنێکی گەشتیاری زۆر گرنگە کۆمەڵە شوێنی جوان دروست کراوە بۆ گەشتیاران لێرە ئەم ناوچە جوانە شوێنی کۆچەریانە ئەم ناوچە جوانە شوێنی کۆچەریانە هۆبە بە هۆبە ڕەشماڵیان هەڵداوە هۆبە بە هۆبە ڕەشماڵیان هەڵداوە ماوەی سێ ڕۆژە مۆکستافی بەرنامە بە ناو ڕەواندزدا گەڕین هەموو شتێکی جوانمانبینی لەم شارەدا لە جوانی و هێمنی شارەکە تا دەگاتە دانیشتوانەکەی ماوەی سێ ڕۆژ گەڕین خەڵکمانبینی لە بازاردا لەگەڵ ئەم پیاوانەدا گفتوگۆمان کرد لە چاخانەکان نانمان خوارد و چامان خوارد تەنانەت بۆ خۆشی ئەوانیش کەوتینە دۆمینەکردن لەگەڵێن بەڕاستی ئەوەی بینیمان لە ڕەواندز خەڵکە مەردەکەی ئەوەیە کە بە وشە وەسف ناکرێت ئەوان لێوان لێو لە جوانی بەڕاستی بەس شارەکان جوان و خۆش نییە ئەوان خۆشیان لە شارەکان جوانترن و دڵپاکترن ئەوان کە دامبینی حەسوودیان پێدەبێت لە تەبایی لە ڕۆشنبیریان لە ئازایەتی و ئازادیان لە پاکوخاوێنی خۆیان و شارەکان باساتێکیش دەردەشێک بکەین لەگەڵ پیاوە مەردەکانی ڕەواندزدا و بزانین ئەوان چۆن باسی ڕەواندز و چۆن باسی خۆیان دەکەن و داواکاریشیان چییە؟ ئەوەی ڕواندز پێی ناسراوە هەر لە کۆنە هەتاوەکو ئەمڕۆکەوە مێژوەکەیەتی و لایەنی ڕۆشنبیری و هونەریەکەیەتی و زائیدن لایەنە سەرنج ڕاکێشەکەی کە ئەتواندرێت لە ڕووی گەشت و گوزارەوە گرنجەشی زۆر تایبەتی و دەگمەنی یان گرنجەشی تایبەتی پێ بدرێت داهاتی هەم تاچی ئەم شارە هەم وەکو داهاتش بۆ وڵات پێگەڵ بدرێت و گەشتیاران لە هەموو ناوچەیەکی جیهانەوە ئەتوانن سەردانی بکەن. بەڵام ئەوەی هەیە زیاتر ئێستا وەکو پێویست گرنگی پێ نەدراوە زیاتر چەند شوێنێکمان هەیە بۆ نمونە بێخاڵە جوندیانە بێرۆیانەکە بەهاران خەڵک زۆر ڕووی تێدەکات و دۆڵی ئاکۆیانە گەری ئاکۆیانی پێدەوترێت
و ئێستا هەوارگەی پانکمان هەیە و هەوارگەی کۆڕەشی گەشتیاری لە ڕواندوز هەیە بەڵام تموعی ئێمە وەکو هاوڵاتیەکی شاری ڕواندوزیان وەکو ڕانزیەکان بەگشتی بۆ شارەکەمان لەبەر ئەوەی هەڵکەوتە جوگرافیەکەی و سروشتە جوانەکەی وای کردووەکەوە تموعی ئێمە زیاتر بێت ئەگەر بێت و گرنگجێکی پلان بۆ داڕژرا و یان بە شێوەیەکی پلان بۆ داڕژرا و گرنگجی بۆ شارە بدرێ تەنها لە ڕووی گەشت و گوزاریەوە ئەتوانین بڵێن داهاتی تاشی ئەم شارەی زۆر پێبەرز دەکرێت واتە خەڵک تەنها چاوی لە موچە نەبێ لە ڕێگەی کەرتی گەشت و گوزاریەوە ئەو شوێنە سەرنجڕاکێشەیەکە هایتی بۆ نمونە ئەمیان خەرەندە و گەری بە هەمان شێوە بە شێوەشی گشتی ئاستی بژێوی خەڵک زۆر زۆر بەرز نییە لە ئاستی مامناوەندی و بەرەژێرتریشە دەگمەنە سەرماداری تێدا بێت زۆر بەکەمی خەڵکەکە زیاتر موچەخۆرە زە لە هەموو کەرتە زۆر بە زۆرەکانی حکومی یان بەشێکیان بە کەسابەتی دوکانداری و یان کرێکاری ئەومانە بەو شتانەوە خەریک ئەم با بڵێن خەڵکە وەزع باش و گوزەران باشی بۆ تیانی لێرەیانی بۆ مەسەڵەن خەڵکی دەوڵەمەند و ئینی تیاڵ نەکەوتە لێرە سەرمایەداری گەورە بەخۆ کار چییە خەڵکەکە خەڵکی ڕەواندز لە شوێنێکی کە سەرمایەداریەکان یا ڕەواندزیان پێقوبوڵ نەبووە هەر ڕەواندز خۆی بۆ شێوە هاتووە بەخۆی کۆمەڵێک شتێکی بازرگانە مەسەل لە شوێن دەرەوە سەرمایەکە قازانجی باشتر بەدەست دەسێ ئەو شوێنانە بازرگانی ڕەواندز ڕەنگە لە هەولێر سەرمایەدارێکی گەورەی بەڵام لە شارەکەی ئەونا لەبەرچ لەبەرەوەی داهاتی لە هەولێر باشترە مەسەلەن پارەی باشتری دەستەکەوێت لە هەولێر ڕەنگە هەر خۆی بەدەسۆزی ئەو شارە بزانم بەڵام میدی گوزەرانی خۆی لەوێ باشترە پارە لە شارێکی گەورە لە کەرتی بۆ منە پیشە سازی دەخاتە ڕوو یان لە کەرتی بازرگانی یان لە کەرتی شتری خزمەت گوزاریە لیان کەرتی تایبەت بەخۆی پارەی باشتر دێتەوە دەست ڕواندز بە حکمی ئەوەی کە زۆر گەورە نییە ژمارە دانیشتوانەکەشی بەو شێوێ نییە لە هەمان کاتیشدا ڕواندز کەمێک دابڕاوە ئێستا ئەگەر سەیری قەزای سۆران بکەین چەندین ڕێی دێتەوە بۆ نمونە ڕێگای مێرگە سۆر عاجی و مەران ڕواندز ئەمانەوەکو یعنی سنتەرێکی گرنگ لێ هاتووە بەڵام ڕواندز کەمێک دابڕاوە ئەمە ئەتوانین بڵێن ئەمە شۆکارێکە بەڵام سەرمایەدارەکان بە گشتی وەکو باسم کرد ینی هەوڵە دەم بچن لە شوێنێک سەرمایەکان خوان بەگەڕ بخەن کە سوود و قازانجێکی زۆرتر بەدەست بخەن کە پیاوێکی تەمەتەمە خەڵکی ڕەواندزی باس هەر ئەسڵی ڕەواندزی بە قورآن تقریبا لە حکمی نوری سعیدی 3 سارا من لێرە بووین جاتریش لەسەر ناوە حکمی نوری سعیدی 3 سارا من لێرە بووینەوە لە عەبدولکەریم قاسمی هەر پەڕیمە هەتا گەیمە سەرنگ وەزعی ئەم شار مەسەسا کۆمەڵی پیاوی جوان لێرە وەستاون خەڵک یان ئێوە خۆتان سەرقاڵی چین ینی هەر ئێستا حالێن بڵێ ئەم خەڵکی ئەم شار ئەو خەکە دەبینی سەتانوهەتی ئەوی ئەمرەکەی زەعیفات وەچیمێن ئەوانە تەقاعودێ دایرە و مایرانە باقی دیکە ئەوی گەندیشە ئەوەش هەمووی جحێرە ئەوەی پێشمەرگێ و دوکاندارە و ئەو ئێبەس شانازی ئەڵەن ئێوە 3000 پێشمەرگەتان هەیە کەم نییان ئەمە کەس نییە نەخۆ ئیمە کردیە کەس نەکرد ئەمە ئەو کوڕ بوون شاری ڕوانزە ئەو کوڕ بوو عەسکەری بە زیندی هاوێتە زۆر ئەو گەنی بەڵام چۆلۆ منەکرد کەس تلۆ منەکرد بە نسبەت ئەو شارەی ئەمە چەند ئەنفالین هەنا ئەمە چەند شەیدی دارێ وەرە ڕاستێکی برین ڕاستی ئەمە لە بەسەوە نارێم ها بەس خوددا دەزانی وەکی ئەو دۆرەی کوردینیە کرد ئینە ئێستا قایت فەیلەقن نیانەزانی کوردینی چییە دەبڕدا خۆچیان نکرێت دەبڕۆ تەکە بڕە لۆ حەقێ ناری ئەزانی چ ئەو شارە سارێکی ئێکەم جار شارێکی زۆر زۆر برسمانە حیسانە زۆر مستەقەفی تێدانە حیسانە زۆر تێگەیشتی تێدانە ئەودا لەبەرەوەی تەماشەکەەوە و شارەدا بڕتا چستنی وازانی هەموو یەک نەفەر دەوڵا یەک نەفەریشنە 50 گوند لێرەیە ئەمن بەخۆ کابراایکی خەیلانیمە بەو شەرتەی خەیلانی لە پیسێ برێک بەناوبانگن تێگەیشتی بەڵام ئەمەوە چەند سارە پێکەوە وەکو برادەشی ئیشتە لە هەمێدیشم لە قاپی ئەو خوایە هەتا خوددا دنیادانە ئەمە وە بە برایەتی پێکەوە شەڵا بە برایەتی پێکۆژین دەست خۆش بە خاڵ سەرا سەرچاوی شۆڕشی کورد ئەگەر ڕێککەوتێ و کرایە لە ئەوەلی بناغی شۆڕشی لەو گوندانە بووە هەتا کاتی خۆ مەلا متمار بارزان بە ڕەحمەتێبی کە لە بارزان لە بەغدای هاتەوە بارزان ها لە بن کارێکی وەرتێ کەوت و تاورشی هەڵدان یەکەم خەستەخانێکە دانرا دکتۆر خالید بوو لەگە مەلا متمار ڕەحمەتیدا بوو دوو مەقەری لێبوون وەرتێ یەک بەناوی حوزێرێک بەناوی زبێر دەگەی ئەو قەرکەش کە شۆڕشیان کرد خەڵکی
ئەو دۆڵەی هەمووی ئێمەتەلم بڵێم ڕواندز لەوبەری ڕواندز ئاکویان گەروان پقییان بنمێردا کەڕک سەڵان دەرگەڵا باڵەکایەتی نایە سەربەرزی وەرتێ خۆشناوەتی ئەوە هەمووی بەنانی خۆی بە دلشی خۆی بە پیشەکی خۆی بە تەقەمەنی خۆی لێگەی واناوەیە شۆڕشیانە کردیا خەڵکی ڕواندز دڵبەی زۆری خەڵکەشی خۆ بەخش بووە خەڵکەشی ناندەریش بووە بەڵا زۆربەی زۆری لە هەولێرێ و لە بەغدا لەو زیاننە خەڵکەشی کمی لێما ئێرانە ڕواندز ئەوەی لێتی بڵێم خەڵکی وەرتەیە خەڵکی یاکۆیانە خەڵکی دەوروبەرە بەڵێ خەڵکی بەقەیانە خەڵکی سەڵانە خەڵکی دەرگەڵەیە خەڵکی ڕای سەربەرزی وەرتەیە یعنی خەڵکی کەڕەچیە خەڵکی یاکۆ کەونەیە خەڵکی بەقەیانەیە هەموو خەڵکان لێرە کۆبوونەوە پاشای کور باژێری خوشمێرا دەلالی سێواسۆر ئەوان دووز جاناجان شاری پاشای کور باژێری خوشمێرا دەلالی سێواسۆر بێرودکەوەتە گازی خەرەندی یارا من بێرودکەوەتە گازی خەرەندی یارا من گۆڕێک و هەندێرن نۆبەدارن لێ دوور گۆڕێک و هەندێرن نۆبەدارن لێ دوور ئارامی گوڵەکە لە باخچەی هەموو کەسێک ناڕێت بەڕاستی وتەیەکی جوانە بەڵام ئەو گوڵە لە باخچەی ڕەواندزیەکان ڕواوە هەموو ڕەواندزێک گوڵێکی ئارامی پێبەخشراوە شارێک پراپڕ لە جوانی پراپڕ لە ئارامی شارێک مێژوێکی دێرین لە خزمەت لە بەرەنگاربوونەوە لە شۆڕش و کوردایەتی لە هونەر و ڕۆشنبیری لە پێشکەوتن و پێشکەوتن خوازی لە سەدەکانی ڕابردووە ئەم شارە پڕ بووە لە خەڵکی ڕۆشنبیر و هونەر و هونەردۆستان و کتێب و کتێبدۆستان لێرە کیژانی ئەم شارە و ئەم ناوچەیە پێش هەموو ناوچەکان چوونەتە بەرخوێندن بۆیە هەرچەندێک بتەوێت باسی ڕەواندز بکەی لەو بوارانەدا کۆتایی پێنایە من آفناني من وهاي تقلته أبيني تتغاني تدلي تبياني بو من آفناني من وهاي تقلته أبيني تتغاني روان دوز شاري من خوخوش الفخلاته روان دوز شاري من خوخوش الفخلاته دميني سربيلن بو من هر دجاني سربلن بو من هر دوشیانی رابا بجانی بوهاری دست بگیر بزار و ملا هیر بارانی لگیر رابا بجانی بوهاری دست بگیر بزار و ملا هیر بارانی لگیر لابچین بشور لی لوکا که روب شکر لابچین بشور لی لوکا که روب شکر بوزوسکو کاروکی جانی گل فریکر بوزوسکو کاروکی جانی گل فریکر